دوای 29 ساڵ لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 و پێکهێنانی نۆ کابینە یەکگرتوو لە هەرێمی کوردستان تا وەکو ئێستا پارتی و یەکێتی نەیانتوانیوە هێزێکی نیشتیمانی یەکگرتوو لە هەرێمی کوردستان دروست بکەن. ئەمە لە کاتێکدا سەرڕای بوونی چەندین هێزی چەکداری جیاواز لە نێوان حیزبەکان هەر بەرپرسە و هێزی تایبەتی خۆی هەیە، تەنانەت لە ناو پارتی و یەکێتیش. ئەمەش ئەو مەترسیەی دروست کردووە هەر کاتێک بەرژەوەندی پارتی یا یەکێتی کەوتبێتە مەترسیەوە بە هەڕەشەی هێز کێشەکانیان چارەسەر کردووە، هەر لە شەڕی ناوخۆوە تا کۆتا هەڕەشە کە لە ئێستادا لە زینی وەرتێ سەری هەڵداوە. یەکێک لە ناشرینترین دیاریدە و قێزەوەترین دیاریدەی حیزبی کوردی بە تایبەتیش ئەم دوو حیزبە لە سەڵاتدارە بوونی دوو هێزی چەکدارە و لە نێو خودی هێزەکەشدا هێزی تاکە کەسیش دەستنیشان کراوە. زۆرجا ئەم هێزە چەکدارە خۆی بوویتە هەڕەشە لەسەر ژیانی تاکە کەسی و لەسەر ژیانی دەستە جەمعیش و لەسەر ئەمنیەتی کوردستانیش. ئەم هێزە بەکاری دەهێنرێت و بەکار هێنراوە لە چ کاتێک بیانەوێت و بۆ چمە بەرسێکیش بیانەوێت. باشترین نمونەش و باشترین بەڵگەش بۆ قسەکانمان ئەم ململانی و چێشمەی چەند ڕۆژی ڕابردوو دیارە هەموو ئەمانەش بە تایبەتی ئەم هێزە چەکدارەش ڕێگرە لە چەسپاندنی دیموکراسیەتێکی باش و دادپەروەریەکی باش و تەنانەت هەڕەشەشە لەسەر چاکسازیکردنیش لە حکومڕانی کوردی. ئەم مەترسیانە نەک تەنها گرفتی بۆ پرۆسەی سیاسی دروست کردووە، بگرا کاریگەری خراپی کردوتە سەرژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. زۆربەی کات بەکارهێنانی هێزی حزب بۆ سەرکوتکردنی دەنجی ناڕەزایەتیەکانیش بەکارهێنراوە، وەکو خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات و چەندین ناڕەزایەتی تر. لە ئێستاشدا گرفتی دانیشتوانی دۆڵی زینی وەرتێ ترس و دڵەڕاوچەی بۆ دانیشتوانی سنوورەکە دروست کردووە و مەترسی دووبارە شەڕی ناوخۆ لەو سنوورە لە ئارادایە. بەداخۆ لەو چەند ساڵی ڕابردوو کە کابینەیەک لە دوایەکان هاتن بەوەی کە هێزەکان یەک بخرێن، بەڵام تا ئێستا هیچ ئاسارێکی یەکخستنی هێزەکان بەڵکو زیاتر پەرتەوازەیی پێوە دیار نەک ئاساری یەکخستنیان هەبی یاخود کاریگەری یەکخستنیان هەبی، بەڵکو نزیکترین نمونەش لەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەی ڕابردوو هەم لە زینی وەرتێ هەم لە ناحیەی بالیسان و شوێنەکانی تر کە بەڕاستی وەکە ئەم هێزەکانی کەوا سەربەخۆنین یاخود سەر بە حکومەت نین یاخود حیزب ڕاستەوخۆ پاڵیان ئەدات یان کەسێک ئەتوانی بیان زولینی هێزەکان بزولینی لە ناو حیزبێشدا شەخصێک وەکە کە نیگەرانی لە ڕێی خەڵکی دروستبی بە شێوەیەکی گەشتی خەڵکان ئاسوودەنین لەوانەی کە هێزەکان بۆ شێوە بن. یەکێک لە ئاوات و داخوازیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 دروستکردنی کیانێکی سربەخۆی کوردی یەکگرتوو بە هەموو پێکاتەکانیەوە دەرهێنانی هێزی چەکدار لە دەستی حزب لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا کورد زۆرترین زیانی لەو ڕێگەیەوە بەرکەوتووە. هەر کاتێک حزب بیەوێ بە هێزی چەک کێشە و گرفتەکان یەکلا دەکاتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.